رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا. سڵاو هاڕیانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیدۆیەک لە سناوڕەنەر دوای دابڕانێکی تری هاتینەوە لاتان. ئەنجارە چیمان هێناوە؟ توێتە هایلۆکسی تازە جارڕێک ئەوە بەس ئیتە چییە مارکۆشتەکەی جیاوازە؟ ئەمە ئەوە نییە، ئەمە کۆنەکەیە، ئەمە لە پارتێکی پێشوە کارمێنە جاوتم بارڕێک بە بەرچاوی خۆتانەوەدا بەڵێن بە خۆتێکم لەبین نەڵێن بە خۆتی نەگرووە. ئەمە بچینە گەراژەکەی دەخە بە ناچێت. يلا ئەوە جەماعەت لایک و سابسکرایب لە بیر مەکەن وەکو پشگیریەک. ئەها کوانێ ئەواتە ماشەڵڵای لێوێ هەر لەیسەوە زۆر بەزوو جوانە. ئەمە چییە نازانم، مگێ ئەمە دەوڵەکەیەتی سپۆرت پڕۆ کراوە، ئەم پڕۆ بکەین. يلا با ئەمە بێزانین چییە. تایەکانیشی زام شتێکی زەخمی تێ، ئەمە زۆرەوەی بێچێ، ئەمە عیبی ئەوڵە هەیە تایەکی بە خۆتی وەدانێ. تانە چین زۆر جوان. يلا ئاوی وەدانین جەماعەت لەگەڵ ئەمە و ئەمەش دارە، ئەمە شووتێکی بەرزیش زین ئەمەیان چی؟ ئەم دوایش خراپ نییە. ئەمە چەمچەیە، ئەمە چییە؟ باسی چیەکات؟ دووەکەی کە پسکین ئەزانم جوانە؟ نا ئاواش خراپ نییە، حەزم لە هیچیان نەوە. ئەمە خراپ نییە، ئەمە جوانترە. جا با بێنە ئێرە، ئەمە دوای شتیشی پێوە بکەیت. ئەمە جوانە لەگەڵ ئەمەش نەوەڵاوە بالاوین خێمەی پێوەیە. تایەک تایەکانی نازانم پێوەکەم نازانم بە بارێکمان پێبێ. خێمە جوانە؟ نەوەڵا جوان نییە، لێگەڕە پێوی ناگەین، لەگەڵی ڕەنگەکەی بکەین بە چی؟ ئادەی سپیەکە ڕەشەکەش بەخوا ڕەش زۆر سام ناگۆ جوانە برا، هیوایەتم ئەو ڕەشانەیە. بە سەیرێکی ڕێکۆرد بکەمەوە جەماعەت تەواو. جابات دەست پێ بکەین. ئەمە ناوەکەی سیری ئەوە بە حسەب کامێرە هەیە، ئەمە پێشەوە دەرەخات جوانە، گێڕتۆماتیک و تەرتیبات نا زۆر جوانە بەجددی تازەکان. هەر ئەمووت بەشکێکم بێت ئێتە شکر هەم ئینشەڵڵا هەر ئەبینیت مێک زەمینیە هەیان هەنێ سیاری تازە هەیە حەزەکەی بێت و تاقیکی دووەنەوە شەو بەمونەوەشتان هەمویان خۆیان یێن وەدەوردە خەڵک دایانێت. ئەمە زایکن بە تای ئاکسل تاکی هەڕوە. ئەمە هارد مۆدیشە جەماعەدا، ها فەرقیە لەگەڵ مۆدەکانی ترەوە بزانی. زایکن بە تاک ئاکسل لە ڕوان تایسەیەک سیارە ڕێی بێ لێرەوە لاندکرێەوە زەرە مۆدیل کۆنەکان بوو. ئێوەڵا برا باشە ڕوادی ئەنە زۆر باش هات.
برو یەک تەکانی دریوە چێتە سەرە با بەڵام سەڵی بینە وزای هەر وایە خۆ دەبێنە دووە جێتایی بۆ خۆش کرد زەین هەر ناڕوە خراپ نییە بەزا بین بە تەوڵەکە بزانین چاڵێکی ئەنە ماشەڵا بەقواتە باش هەڕوات خراپ نییە بەس بەفراکەشی زۆرە با بڕۆ بزایکین ئەمە هەورازە سەختەکەی دل لێرا بڕۆدە سەر بەخوات نابینم چی بەس خاوە خاو نازان بۆ وایە تۆزە سەریان ئەمە لێرە ناڕاتە سەر ئەو زایگینە ناڕات خەریکە هەڵەگەڕێتەوە دۆزە پاشەکشێکین اینجا ئالێرەوە دەی بڕۆ 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 ناڕات بە جۆرێکی تریشە زیاتر ئەم لاگرین زان دەی 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 ئەخوا برا ناڕە جماعة تۆزێ هینە چۆن ئەڵێی خاوە خاو ئەینە لەوی هەرە ڕۆت ئەها هێزوو قۆتی زۆرە لەناو ئاو تاقیکەینەوە ئاو ڕێگەی سەخت دار نایە ئەمەش پێشێ لە چاوە نیە ئاڵم پێ دەدەت قووەوەرە چۆن سەرمی تێوش پێشێ لە چاوە چاو لە پێشەوە نییە دەی بڕۆ عیبە بزانین لە ئاوا چۆنە نانا خراپ نییە باشە ڕۆت ئەمەش چاڵ و چۆڵی و بەفر و قڕ و گەشتە قڕ تۆزە خاوی کردم وەکی وەکی باش هاتوین تایسش جارە بەم جا دەیاڕێنەوە جارە بە جادەکەی و لایەن ڕۆشتین ئەڵێن چی بیەم لەم ئاوە یاڵا لێیان بڕۆ وەچی غەرق بوو کارم ئەگوژێتەوە تەوا نەکەی وای جەماعەت ڕێک کوژاوە لەداوێ تاوە دەیپۆشی لام ڕای کێشێتە دەرەوە ڕای کێشێت بەد مەکینەکەی هیچی نەماوە هیچ ئەنی تا ئیشکاتە جەوا زۆر هین نەگەین وێ چاگیەمە با لێرەوە تۆزە بچمە سەرە ئەمە ئەم شاخەش هەیە لە پەنای خۆی خاوە خاوە لەوانەیە مەکینی شتەکەی بە غەڵەت داناوینە سەریعترێکی تێیە حتما
الرودي ولا عيب عيب خليك الرودي خرابني وزور السريع اني سريع بزانم يسي خمون او دراجة بزانم مكينة دولة بينيت سريع تاريخي دفع طوزة الله قرصة قرص بس بقوته جماعة عندك دخوات حقيقي نوا اما مكينة كي زمان اما تور ديكور اكيد بأعمل زاب شي سريع تربو هيج لا والله هرواي خلونا ششتيجي ودوري بيني بيت اسيري جيرش بكين جيركي انا اوف رود زي امانشي هر كرسة مسير ماذا بوي وقت جمعت ايوا دارم بدل طعم بسعرك واللي تنبورا سعري بقوة ده بس صوزي خاو يعني من هنيشتن بقاري بيت ماكينو اوشتانا ماكينو جرر دولبين بس سريعي جماعة هاتينا كوتاي فيديو كهي ودارم فيديو كتان بدل بيت و سعرك تام بدل بيت ما بكش مودة اگر بيستان دانم ان شاء الله تا فيديو يقدروا بارتك درسنا ورانريش هل خوش يابن حافظ خواتان لك